سڵاو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. ئەمڕۆ یەکشەمە 24 مانگی ڕەشەمەی 1399 هەتاوی بەرابەر لەگەڵ 14 مارسی 2021 زاینی ساڵهاتی مەرگی گەورەترین ژیری خاوەنبیر، زانا، فیلسوف، ئابووریناس، کۆمەڵناس، ڕۆژنامەنووس، شۆڕشگێڕ و بیرمەندی گەورەی مرۆڤایەتی کارل مارکسە. ئێمەش بم بۆنەوە ئەمڕۆکە بەرنامەیەکی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە سەرنجتانی بۆ بینی ڕادەکێشم. لەگەڵمان بن. سەد و 38 ساڵ بەر لە ئێستا ژیانی کارل مارکس، فیلسوف، ئابووریناس، کۆمەڵناس و ڕۆژنامەنووس، شۆڕشگێڕ و بیرمەندی گەورەی مرۆڤایەتی کۆتایی پێهات. بەڵام مردن کاریگەری نەبوو لەسەر ئەوەی کە بیری و کارەکانی مارکس لەناو بچێت، چونکە لە دوای مەرگی مارکس تاوەکو ئێستا هەزاران پەرتووک لەسەر کار و ژیانی نووسراوەتەوە. مارکس لەناو کەسەکانیدا زۆر خۆشەویست بووە، بە تایبەتی فریدریک ئەنگڵسی هاوڕێی کە بەشێکی گەورەی ژیانی ئەو بیرمەندە پێکدێنێت. وەک هەموو خەڵکی، ژیانی تایبەتی کارل مارکس دابەشە لە نێوان ساتە خۆش و ناخۆشەکاندا. ئێستا لەم بەشەدا لەگەڵمان بن تا کورتێک لە ژیاننامەی ئەم بیرمەندە کارل مارکس ببینین پێکەوە. کارل مارکس لە ڕۆژی 5 مانگی مەی ساڵی 1818 لە شاری تێریێر لە ئاڵمان چاوی بە ڕووناکی دنیا پشکەوت. مارکس قوتابخانەی ناوەندی لە شاری تریێر تەواو کرد و پاشان لە شارەکانی بۆن و بەرلین خوێندنی خۆی لە بواری حقوق و مێژوو و فەلسەفە درێژە پێدا. مارکس بە دوای تەواوکردنی دەورەی دانشگا بوو بە مامۆستای دانشگا لە شاری بۆن. بەڵام سیاسەتی دەوڵەت مارکسی لاوی ناچار کرد کە لە کارکردن لە دانشگا دەسەڵگرێ. لەو سەردەمەدا ڕوانگەی ماتریالیستی فۆیرباخ لە نێو ڕووناکبیرانی ناسراو بە هێگەڵی چەپ بڕەوی هەبوو و مارکس لایەنی فۆیرباخی گرت و بوو بە لایەنگری ڕوانگەی ئەو. لە مانگی ئۆکتۆبری 1842 مارکس بوو بە سەرنووسەری ڕۆژنامەی ڕاین کە لەلایەن بەشێک لە بورژوا ڕادیکاڵەکانی ئاڵمانەوە دامەزراوە. ڕۆژنامەی ڕاین لە کاتی سەرنووسەری مارکسدا بابەتەکانی هەرچی زیاتر ڕواڵەتێکی شۆڕشگێڕانەیان بەخۆ گرت. دەوڵەتی ئاڵمان سەرەتا ڕۆژنامەکەی خستە ژێر چاودێری و سانسۆرەوە و دواتر بڕیاری داخستنیدا. کاری ڕۆژنامەنووسی مارکسی بەوە گەیان بوو کە بەڕادەی پێویست لەگەڵ ئیقتسادی سیاسی ئاشنانیە و هەر بۆیە بە شێوەیەکی جدی دەستی کرد بە متالعەی ئەو جۆرە بابەتانە. لە ساڵی 1843 مارکس لەگەڵ جێنی کە لە سەردەمی خوێندکاریدا ببوونە دەستگیرانی یەکتر ئزدواجی کرد. پاییزی ساڵی 1843 مارکس چوو بۆ پاریس و بۆ دەرکردنی گۆڤارێکی ڕادیکاڵ دەستی بە هەڵسوڕان کرد. مارکس لە نووسەرەکانی ئەو سەردەمەی خۆیدا ئیتر پەیتا ڕەخنە لە سەر تاپای نظامی کۆمەڵایەتی مەوجود دەگرێ و ڕووی قسەکانی لە جماوەری پرۆلتاریایە. لە ساڵی 1844 ئەنگڵس بۆ ماوەی چەند ڕۆژێک دەچێت بۆ پاریس و هەر لەو کاتەوە دەبێت بە نزیکترین هاوڕێی مارکس. ئەو دوو هاوڕێیە لە ژیانی پڕجم و جۆڵە کۆمەڵە شۆڕشگێڕەکانی ئەو سەردەمەی پاریس بە شور و شەوقەوە بەشداریان کرد و لە خەبات بە دژی مەکتەبە جۆراوجۆرەکانی سۆسیالیزمی وردە بورژوایی و بورژوایی، تئۆری و تاکتیکی سۆسیالیزمی پرۆلتەری شۆڕشگێڕیان داشت. لە ساڵی 1845 بە زۆری دەوڵەتی پرۆس مارکس وەکو شۆڕشگێڕێکی مەترسیدار دوورخرایەوە و لە پاریسەوە چوو بۆ بڕۆکسل پایتەختی بلژیک. لە بەهاری ساڵی 1847 مارکس و ئەنگڵس بە کۆمەڵی نەهێنی ئیتحادیەی کۆمونیستەکان پەیوەست بوون و لە کۆنگرەی دوی ئەو ڕێکخراوەیەدا هەڵسوڕاوانە بەشداریان کرد.
بەپێی مەموریەتێک کە ئەم کۆمگرە بەوانیدا بوو مانیفستی کۆمونیستیان نووسی کە لە مانگی فەوریەی ساڵی 1848دا چاپ و بڵاو کرایەوە. کاتێک شۆڕشی فەوریەی 1846 دەستی پێکرد مارکس لە وڵاتی بەلژیکیش تەبعید کرا. ئەو دیسان گەڕایەوە بۆ پاریس و بە دوای ڕاپەڕینی مانگی مارس لە ئاڵمان چوو بۆ شاری کۆڵ و لە ساڵی 1949 ڕۆژنامەی ڕاینی نوێ چاپ و بڵاو کردەوە. دەوڵەت لە ئاڵمان مارکسی تەبعید کرد و مارکس جارێکی دیکە چووە بۆ پاریس، بەڵام بە دوای خۆپیشاندانی 13 ژوانی 1849 لە پاریس لەوێش دەرکرا. ئەمجار چوو بۆ لەندەن و تا کۆتایی ژیانی لەوێ مایەوە. هەلومەرجی ژیان لە لەندەن زۆر سەخت و دژوار بوو. دەستەنگی و هەژاری گیانی مارکس و خێزانەکەی خستبووە مەترسیەوە. هەر لەو ساڵانەدا بوو کە مارکس کوڕێک و دوو کچی لە ئەسەر فەقیری و نەداری لەدەستدا. لەوەها هەلومەرجێکدا مارکس گەورەترین ئەسەری خۆی یانی کتێبی کاپیتاڵی دەنووسی. لە ساڵی 1864 ڕێکخراوی ئەنتەرناسیۆناڵی دووهەم بناوی کۆمەڵەی هاوڕێتی نێونەتەوەیەکانی کرێکاران لە لەندەن دامەزرا. مارکس یەکەم پەیام و کۆمەڵێک پەسەندکراوە و ڕاگەیاندن و بەیانیەی ئەم ڕێکخراوەی نووسی. بە دوای شکستی کۆمەنی پاریس کە مارکس ئەوی بە شێوەیەکی قوڵ درەوشاوە هەڵسەنگاند و بە دوای درزێک کە لە ئەنتەرناسیۆناڵدا پێکهات درێژەی کاری ئەم ڕێکخراوەیە لە ئەوروپا ناممکن بوو. لە ساڵی 1872 ئەنتەرناسیۆناڵ کۆتایی بە دەوری مێژووی خۆی هێنا و جێگای خۆیدا بە دەورانی زۆر گەورەتری بزوتنەوەی کرێکاری لە تەواوی وڵاتانی جیهان. دەورانێک کە لەودا بزوتنەوە پەرەی دەگرت و حیزب و بزوتنەوە چەپەکان و دەوڵەتانی ملی جیا لە یەک پێکدەهات. دەستەنگی ساڵانی پێشوو کاری قورسی لە ئەنتەرناسیۆناڵدا کاری قورستری تێۆریک، سڵامەتی و لەشساقی مارکسی بە تەواوی لەبێ برد. بە هەمووی ئەوانەوە مارکس تێدەکۆشا هەموو جڵدەکانی کاپیتاڵ تەواوکرد، بەڵام نەخۆشی دەرفەتی تەواوکردنی سەرجەمی کاپیتاڵی پێنەدا و لە ماوەی ژیانی خۆیدا تەنیا بەرگی یەکەمی بڵاوکرایەوە. بەرگەکانی دیکەی کاپیتاڵ دوای مەرگی مارکس لەلایەن ئەنگڵسەوە لە ڕووی یادداشتەکانی مارکس لە چاپرا. لە ڕۆژی 2 دەسامبری ساڵی 1881 جەنی هاوسەری خۆشەویستی هەمیشەیی مارکس گیانی لەدەستا و لە ڕۆژی 14 مارسی ساڵی 1883 مارکس لەسەر سەندەڵیەکەی خۆی هێواش و بە ئارامی چووە ناو خەوێکی ئەبەدیەوە. ئەو لە شاری لەندەن لە پەنا دڵکۆی هاوسەرەکەی لە گۆڕستانی هایگێت بە خاک ئەسپێردرا. لەسەر کێڵی مارکس دێرێک لە ڕوانگەی فەلسەفی مارکس نووسراوە کە پوختەی هەموو مێتۆدی شۆڕشگەرانەی کارل مارکس لە خۆیدا دەنوێنێ. ئەویش ئەمەیە: فیلسوفان هەموویان تاکو ئێستا هەر یەکە بە جۆرێک دنیایان تەفسیر کردووە، لە حاڵێکدا مەسەلەی گرنگ گۆڕینێتی. تێوریەکانی مارکس لەسەر کۆمەڵگا لە نێوان ئابووری و سیاست خۆی دەبینێتەوە. ئەو گریمانەی ئەوە دەکات کە هەموو کۆمەلگایەک بە ململانەی نێوان چینە کۆمەڵایەتیەکان پێش دەکەوێت، ململانەی نێوان خاوەنکار و کرێکار. مارکس بە توندی دژی سەرمایه‌داری دەوەستێتەوە و باوەڕی وایە سەرمایه‌داری ناهێڵێت کۆمەلگا لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە بەرەو پێش بچێت. مارکس لە 14 ئازاری 1883 زاینی لە لەندەن ماڵاوی لە ژیان دەکات و لە گۆڕستانی هایگێت بە خاک دەسپێردرێت. لە کاتی ناشنەکەیدا کۆمەڵێک زۆر لە خۆشەویستانی ئامادەی مەراسمی ناشنەکە دەبن، لەوانەش ویلیام لیبکنشت و فریدریک ئەنگڵسی هاوڕێی کە لەوێ لەسەر گۆڕەکەی مارکس دەقێک دەخوێنێتەوە. ڕێبازی مارکس لە سەرانسەری جیهانی بەناو شارستانیەتدا دوژمنایەتی و کینەیەکی یەکجار زۆری لەلای سەرجەم زانستی بۆرژوازی چ فەرمی و چ لیبراڵ کە وەک ڕێبازێکی گومڕا لێیان دەڕوانی وروژارد. دیارە لە کۆمەلگایەکدا کە لەسەر بناغی خەباتی چینایەتی ڕاوەستا بێت کە هیچ زانستێکی کۆمەڵایەتی بێلایەن ناشێت لە ئارادا بێت،
ناکرێت چاوەڕوانی هەڵوێستێک بکرێت کە بێلایەن بێت. تێکڕای زانستی فەرمی و لیبراڵی بە شێوەیەک لە شێوەکان داکۆکی لە کۆیلایەتی کرێگرتە دەکەن. کەچی مارکسیزمە جەنگێکی ئاشتی هەڵنەگری لە دژی ئەو کۆیلایەتیە ڕاگەیاندووە. چاوەڕوانیکردنی ئەوەی لە کۆمەڵگایەکدا کە لەسەر بناغەی کۆیلایەتی کرێگرتە بنیاتنراوە زانستێکی بێلایەن لە ئارادا بێت، ساوێلکەیەکی منداڵانەیە و وەک ئەوە وایە لە مەسەلەی زیادکردنی کرێکاران و کەمکردنەوەی قازانجی سەرمایەدا چاوەڕوانی ئەوەمان بێت کارخانەدارەکان بێلایەن بن. وەلێ مەسەلەکە بەوەندە کۆتایی نایەت. مێژووی فەلسەفە و مێژووی کۆمەڵناسی زۆر بە ڕۆشنی ئەوە دەرئەخن کە مارکسیزم شتێک نییە لە تەرزی بنەمای ڕێبازێک بە واتای بیر و باوەڕێکی سنووردار و وشک کە دوور لە شاڕێگەی تەکاملی شارستانیەتی جیهانی هات بێتەکایەوە. بەڵکو بە پێچەوانەوە تەواوی بلیمەتی مارکس ڕێک لەوەدایەکە وەڵامی ئەو پرسیارانە ئەداتەوە کە بیری پێشڕەوی مرۆیی لەمەوبەر تەرحیان کردووە. ڕێبازی مارکس وەکو تەواوکەری بێپسانەوە و سروشتی ڕێبازی مەزنترین نوێنەرانی فەلسەفە و ئابووری سیاسی و سۆسیالیزم هاتووەتەکایەوە. هۆی توانایی لە ڕادەبەدەری ڕێبازی مارکس لە ڕاستی و دروستیەکەیدایە. ئەم ڕێبازە هاوسنگ و کامڵە و جیهانبینیەکی هاو ئاهەنگ ئەخاتە بەردەمی خەڵکە لەگەڵ هەر جۆرە خورافاتێک، هەر جۆرە کۆنەپەرستیەک و هەر جۆرە لەداکۆکیکردنێک لەستەمی بۆرژوازی ناگونجیە و ئاشتی نەهاتووە. ئەم ڕێبازە میراتگری شەرعی باشترین داهێنانەکانی مرۆڤایەتیە لە سەدەی 19دا کە بە شێوەی فەلسەفەی ئاڵمانی، ئابووری سیاسی ئینگلیس و سۆسیالیزمی فەڕەنسا بەدەستیان هێناوە. ئێمە لێرەدا بە کورتی باسی و سێ سەرچاوەی مارکسیزمەکەین کە لە هەمان کاتدا سێ بەشی پێکهێنەریشن بۆی. فەلسەفەی مارکسیزم ماتریالیزمە. لە سەرتاسەری مێژووی نوێی ئوروپادا بە تایبەتی لە کۆتایی سەدەی 18 لە فەڕەنسا جەنگێکی لێبراوانە لە دژی تێکڕای پاشماوەکانی سەدەکانی ناوەڕاست لە دژی دەربەگایەتی لە دامەزراوەکان و لە بیر و باوەڕدا بەرپا بوو. ماتریالیزم تاقە فەلسەفەیەکی هاوئاهەنگ بوو کە لەگەڵ تەواوی تەۆریەکانی زانستەکانی سروشتیدا سەرڕاست و دوژمنی هەر جۆرە خەیاڵ و ڕیاکاریەک بوو. لەبەرئەوە دوژمنانی دموکراسی هەموو هەوڵێکیان خستەگەر بۆ دەرپەڕاندن و هەڵوەشاندنەوە و تۆمەتدانەپاڵی. ئەوانە داکۆکیان لە جۆرەها شێوەی ئایدالیزمی فەلسەفی ئەکرد کە هەمیشە بە جۆرێک لە جۆرەکان بە داکۆکیکردن و پشتیوانیکردنی ئاین ئەگەیشت. مارکس و ئەنگڵس بە لێبراوانەترین شێوە بەرگریان لە ماتریالیزمی فەلسەفی کرد و چەندین کەڕەت ئەوەیان ڕۆشن کردەوە کە هەر لادانێک لەم بنەمایە هەڵەیەکی گەورەیە. تێۆریەکانی ئەوان بەو پەڕی ڕۆشنی و درێژی لەو دوو پراوەی ئینگڵس بە ناوی لودویگ فۆرباخ کۆتایی فەلسەفەی ئاڵمان و ئانتیدورینگ کە وەکو مانیفستی کۆمۆنیست لە ڕێزی ئەو پراوانەدایە کە پێویستە هەمیشە لە بەردەستی هەر کرێکارێکی وشتیاردا بێت خراونەتە ڕوو. بەڵام مارکس لە لای ماتریالیزمی سەدەی 18 نەوەستا و فەلسەفەی چەندین شەقاو بەرەو پێش برد. مارکس ئەم فەلسەفەیەی بە دەستکەوتەکانی فەلسەفەی کلاسیکی ئاڵمانی بە تایبەتی ڕێبازی هێگل کە ئەمیش بەنۆبەی خۆی سەرچاوەیەکی ماتریالیزمی فۆرباخ بوو دەوڵەمەند کردەوە. لە نێو ئەو دەستکەوتانەدا لە هەمووان گرنگتر دیالکتیک واتە تئۆری تەکاملە بە کامڵترین و قوڵترین شێوەی خۆی کە لە هەر جۆرە تاکلایەنیەک بە دوورە. تئۆری دانانی ڕێژەی مرۆڤایەتیەکە ڕنگدانەوەی تەکاملی ماتریاڵە لە گەشەی هەمیشەی خۆیدا. تازەترین دۆزینەوەکانی زانستەکانی سروشت، ڕادیۆم، ئێلکترۆن و گۆڕانی توخمەکان سەرباری تەۆریەکانی فەیلسوفە بۆرژواییەکان و گەڕانەوەی سەر لە نوێیان بۆ ئایدئالیزمی کۆن و تاڕزاو بە شێوەیەکی درەوشاوە ڕاستی و دروستی ماتریالیزمی دیالکتیکی مارکسیان سەرماندووە. مارکس لە میانەی ئەوەی کە ماتریالیزمی فەلسەفی قوڵ کردەوە و پەرەی پێدا بە سەرنجامی لۆژیکی خۆی گەیاند و ماتریالیزمی لە ئاستی زانستی سروشتەوە
بۆ زانستی کۆمەڵگای مرۆیی فراوان کردەوە و پەرەی پێدا. ماتریالیزمی مێژووی مارکس گەورەترین سەرکەوتنێک بوو کە فکری زانستی بەدەستی هێنا. خاڵی دەستپێکی مارکس لە ناسینی جیهان وەک هێگیل دەڵێت پرۆسەکانە نەک شتەکان. بۆ نمونە تۆوی داری سنەوبەرکە وەک شت دێتە بەرچاو، لە ڕاستیدا دەبێت لە قۆناغی گەشە و بوون بە داری سنەوبەردا سیر بکرێت. بۆ ئەوەی کە ئینسان وەک پرۆسەیەک چاو لە چرۆی سنەوبەر بکات، پێویستە لە ئاستی ڕواڵەتی واوەتر بچێت و قوڵتر بڕوانێتە پەدیدەکە، واتە بەناغی شتەکەدا بچێت خوارەوە. ئینسان دەبێ جەوهەری شتەکە ببینێ، نەک ڕواڵەتی. بە بۆچوونی هێگێل ئەم جەوهەرە پتانسیێلی گەشە و بوون بەو دارەیەکە هەڵگری کۆمەڵێک ناکۆکیە لە پەیوەند لەگەڵ ئەو شتێکە بەڕواڵەت دەیبینین. ناکۆکی گەلێکی لەو چەشنە لە واقعیەتەکاندا زۆرن و هەر شتێکی کە بوونی هەیە هەڵگری کۆمەڵێک لەم ناکۆکیانەیە و هەر ئەم ناکۆکیانەشەکە هۆکاری گەشە و ئاڵ و گۆڕ لە هەموو شتەکاندا پێک دەهێنێت. لەنین سەبارەت بە ماتریالیزمی مێژووی مارکس دەڵێت ماتریالیزمی مێژووی مارکس بوو بە مەزنترین سەرکەوتنی فکری و زانستی. ئەو ئاڵۆزی و بێسەرەوبەرەیەی کە تا ئەو کات بەسەر مێتۆدەکانی ڕوانین بۆ مێژوو سیاسەتدا زاڵ بوو، بە شێوەیەکی سەرسوڕهێنەر جێگای خۆیدا بە تئۆریەکی هەمەلایەنە و گونجاوی زانستی کە نیشانی دەدا چۆن بەهۆی گەشەی هێزە بەرهەمهێنەرەکانەوە لە ساختمانی ژیانێکی تری کۆمەڵایەتی کە لەو باشتر و باڵاترە سەر هەڵدەدات و گەشە دەکات. بۆ نمونە لە دەربەگایەتیەوە سەرمایەداری دێتە کایەوە. هەروە گوتمان چۆن زانستی مرۆیی ڕنگدانەوەی سروشتە کە بە شێوەیەکی سربەخۆ لەو لە ئارادایە، واتە ڕنگدانەوەی مادەی لە حاڵی تەکاملدایە، ڕێک بە هەمان شێوە زانستی کۆمەڵایەتی مرۆڤ واتە تێوریە جۆرە و جۆرەکان و ڕێبازە فەلسەفی و ئاینی و سیاسیەکان و هیتر ڕنگدانەوەی سیستەمی ئابووری کۆمەلگایە. دامەزراوە سیاسیەکان سەرخانێکن لەسەر ژێرخانی ئابووری قەراریان گرتووە. بۆ نمونە ئێمە ئەبینین کە چۆن شێوازە جۆرە و جۆرە سیاسیەکان لە وڵاتە هاوچەرخەکانی ئوروپادا بۆ تۆکمەکردنی دەسەڵاتی بۆرژوایی بەسەر پرۆلێتاریاوە بەکار ئەبرێت. فەلسەفەی مارکس ماتریالیزمێکی فەلسەفی کامل کراوەکە چەکێکی پڕتوانای معرفی خستووەتە بەردەستی مرۆڤایەتی و بەتایبەتی چینی کرێکارەوە. پاشەوەی مارکس لەوە دڵنیا بوو کە سیستەمی ئابووری ئەو بناغەیە کە سەرخانی سیاسی لەستەردا ئامەزرێ زیاتر وەک لە پێشوو ڕووی لە توێژینەوەی ئەم سیستەمە ئابووریە کرد. گرنگترین دانراوەی مارکس سەرمایە بۆ توێژینەوە لە سیستەمی ئابووری لە کۆمەڵگەی هاوچەرخ واتە سەرمایەداری تەرخان کراوە. ئابووری سیاسی پێش مارکس لە ئینگلیز واتە لە گەشەکردووترین وڵاتی سەرمایەداری هاتووەتە کایەوە. ئادام سمیت و داوید ریکاردۆ لە سیستەمی ئابووریان کۆڵیەوە و سەرەتای تێۆری بایی بۆنیاتنراو لەسەر کار تێۆری بایی کاریان تۆمار کرد. مارکس بەردەوامی بەکاری ئەواندا و ئەم تئۆریەی بەوردی سەلماند و بە شێوەیەکی هاواهەنگ گەشەی پێدا. هەروەها مارکس ئەوەی دەرخست کە بایی هەر کاڵایەک بە گوێرەی کاتی کاری کۆمەڵایەتی پێویست کە بۆ بەرەمهێنانی ئەو کاڵایە سەرف کراوە دیاری ئەکرێ. لە کاتێکدا ئابووری ناسا بۆژواییەکان پەیوەندی نێوان شتەکان گۆڕینەوە کاڵایەک بە کاڵایەکی دی ئەبینن، مارکس پەیوەندی نێوان خەڵکی دۆزیەوە. گۆڕینەوەی کاڵا نیشانەی پەیوەندی نێوان بەرەمهێنەرانی جۆرە و جۆرە لە ڕێگای بازارەوە. دراو نیشانەی ئەوەیەکە ئەو پەیوەندیە پتەوتر بووە و تێکڕای ژیانی ئابووری بەرهەمهێنەرانی لێک جودا لە یەکێکدا کۆبووەتەوە بە شێوەیەکە نەکرێت پارچە پارچە بکرێن. سەرمایە نیشانەی فراوانبوونەوەی دواتری ئەم پەیوەندیەیە.
هێزی کاری مرۆڤ ئەبێتە کاڵا. کرێکاری کرێگرتە هێزی خۆی با مڵکداری زەوی و خاوەنی کارخانە و هۆیەکانی بەرەمهێنان ئەفرۆشێت. کرێکار بەشێک لە ڕۆژکارەکەی بۆ خەرجی ژیانی خۆی و خانەوادەکەی بەکار ئەهێنێت. کرێ بەشەکەی تر لە ڕۆژدا بە خۆڕای کارەکات و زێدەبایی بۆ سەرمایەدار ئەخولقێنێ کە سەرچاوەی سوود و سەروەتی سەرمایەدارانە. تێۆری زێدەبایی بەردی بناغەی تێۆری ئابووری مارکس پێک دەهێنێت. سەرمایە هاوکات لەگەڵ بەشکست کێشانی ناوەندە بەرەمهێنەرە چکۆلەکان هێزی بەرەمهێنەری کار ئەباتە سەرێ و موقعیەتێکی پاوانخوازانە بۆ یەکیتەکانی سەرمایەدارە گەورەکان دەخولقێنێ. خودی بەرهەم پتر لە هەمیشە کۆمەڵایەتی دەبێتەوە. بە سەدان هەزار و بگرە بە ملیۆنها کرێکار لە ئۆرگانیزمێکی ئابووری ڕێک و پێکدا بە یەکترەوە پەیوەست دەبن و لە هەمان کاتدا حاصڵ و بەرهەمی کاری گشتی لەلایەن کۆمەڵێک لە سەرمایەدارەکانەوە دەستی بەسەردا دەگیرێ. ئاڵۆزی و بێبەرنامەی لە بەرەمهێناندا قەیران هەوڵی سەر لێ شێواوانە بۆ بەدەستهێنانی بازاڕ و نەبوونی دابینکردنی کۆمەڵایەتی ڕۆژ بە ڕۆژ پەرەدەستێنێ. ڕژیمی سەرمایەداری با بەرنەسەرەوەی ئاستی وابەستەبوونی کرێکاران بە سەرمایە هێزی عەزیمی کاری یەکگرتوو پێک دەهێنێت. مارکس بۆ توێژینەوە لە ڕەوتی تەکاملی سەرمایەداری لە توخمە سەرەتاییەکانی ئابووری کاڵایی و گۆڕینەوەی سادەوە دەستی پێکرد هەتا بە باڵاترین شێوەکانی واتە بەرەمهێنانی گەورە گەیشت. تاقیکردنەوەی سەرجەم وڵاتانی سەرمایەداری بە وڵاتانی کۆن و نوێیەوە ساڵ بە ساڵ بە ڕۆشنی دروستی ڕێبازی مارکسیان بە ژمارەیەکی زیاتر لە کرێکاران نیشاندا. سەرمایەداری لە سەرتاسەری جیهان سەرکەوتنی بەدەست هێنا، بەڵام ئەم سەرکەوتنە جگە لە داڵانی سەرکەوتنی کار بەسەر سەرمایەدا شتێکی تر نییە. مارکس لە 14 ئازاری 1883 زاینی لە لەندەن ماڵاوی لە ژیان دەکات و لە گۆڕستانی هایدگێت بە خاک دەسپێردرێت. لە کاتی ناشنەکەیدا کۆمەڵێک زۆر لە خۆشەویستانی ئامادەی مەراسمی ناشنەکە دەبن، لەوانەش ویلیام لیبکنشت و فریدریک ئەنگلسی هاوڕێی کە لەوێ لەسەر گۆڕەکەی مارکس دەقێک دەخوێنێتەوە. دەقی گوتارەکەی فریدریک ئەنگلس هاوڕێی مارکس لە 14 مارس کاتژمێر 4 بۆ 3 پاشنیوەڕۆ گەورەترین بیرمەندی سەردەمی ئێمە لە بیرکردنەوە وێستا. تەنیا 2 دقیقە مارکسمان بە تەنیا جێشت بوو. کاتێک گەڕاینەوە بۆ ژوورەکە بینیمان بە ئارامی لەسەر کورسیەکە خەوی دەکەوتووە، بەڵام ئەم جارەیان بۆ هەمیشە. مەرگی ئەم بیرمەندە خەسارەتێکی هێندە گەورەیە بۆ پرۆلیتاریای تێکۆشەری ئوروپا و ئەمریکا و بۆ مێژووی زانستەکان کە فراوانیەکەی هەرگیز لە ئەندازەگیری نایەت. بۆشاییەک کە بە ڕۆشنی ئەم بیرمەندە مەزنە دروست بووە زۆر بە خێرایی لە هەموو شوێنێک هەستی پێکرێت. وەکو چۆن داروین یاسای گەشەکردنی جیهانی ئۆرگانیک و بوونەوەری زیندوی دۆزیەوە، مارکسیش یاسای گەشەی مێژووی مرۆڤی ئاشکرا کرد. ئەم حەقیقەتە سادەی کە تا پێش مارکس بوو بە ژێر کێوێک لە ئایدۆلۆژیاوە. ئەم حەقیقەتە کە مرۆڤ بەر لەوەی کە بتوانێت باسی سیاسەت، معریفە، هونەر، ئاین و جیا لەمانەش بکات، پێویستە بخواتەوە سەرپەنا و پۆشاک و هیتری هەبێت، ئەمەی کە لەسەر بنەمای ئەو بەرهەمهێنانەی هۆکارە هەرە گرنگە مادیەکان و دەرەنجام هاوسەنگی نەشونەمای ئابووری بەدەستهاتوو لەلایەن هەر کۆمەڵە خەڵکێکی دیاریکراو لە هەر سەردەمێکی دیاریکراودا ئەو ژیربینانە پێک دێنێت کە لەسەر ڕووی ئەو دەوڵەت چەمکە حقوقیەکان هونەر و تەنانەت بیر و باوەڕی ئەو خەڵکەش لەبارەی مەسەبەوە گەشەیان سندووە و لەبەر تیشکی ئەو ڕووناکبیرەدایە. پێویستە هەموو ئەم شتانە ڕوون بکرێتەوە، نەک بە پێچەوانە بەو جۆرەی کە تا ئەمڕۆ کراوە.
بەڵام ئەمە هەموو شتێک نییە. مارکس هەروەها یاسای تایبەت بە جوڵەی چاودێر بەسەر شێوەی بەرهەمهێنانی سرمایه‌داری چرخی ئامادە و ئەو کۆمەلگا بورژوایشی دۆزیەوە کە دەرهاوێشتەی ئەم شێوەی بەرهەمهێنانەیە. دۆزینەوەی زەیدەبایی لە ناکاو مەسلەیەکی ڕوونکردنەوە کە هەم ئابووری زانانی بورژوازی و ڕەخنەگەرانی سۆسیالیستیش لە کاتێکدا بە شوێن دۆزینەوەی چارەسەرەوە بوون لە تەواوی تۆژینەوەکانی پێشوویاندا لە ناو تاریکیدا وەکو کوێر دەست و پێیان نەکوتە. دوو دۆزینەوەی لەم چەشنا بۆ یەک تەمەن بەسە. خۆشبەخت کەسێکە شەرەفی تەنیا یەکێک لەم دۆزینەوەی پێ بڕێت. بەڵام لە هەر زەمینەیەکدا کە مارکس دەستی داوەتە لێکۆڵینەوە و ئەو لە زەمینگەلی جیاجێدا تۆژینەوەی ئەنجام داوە کە هیچ کامێکیان ڕووکەشی نەبوون. لە سەرجەمی زەمینەکاندا تەنانەت لە بواری بیرکاریدا دۆزینەوەی سربەخۆی بەدەستێنەوە. ئەم بیرمەند و زانا گەورەیە ئاوا کەسایەتیەک بوو. بەڵام ئەمە هێشتا نیوەی وەسفی ئەو نییە. بەلای مارکسەوە مەعریفە هێزێکی دینامیکی و شۆڕشکێڕانە بوو لە ڕووی مێژوویەوە. ئەگەر چی لای مارکس هەر دۆزینەوەیەکی نوێ لەم یان لەو بواری مەعریفەی تیۆریدا کە ڕەنگە هێشتا تەنانەت بەکاربردن و تەطبیقیشی بە تەواوەتی قابلی تەسەور نەبوو بێ خۆشحاڵی فراوانی لێ ئەکەوێتەوە کاتێک دۆزینەوەکان کاریگەری دەست بەجێ و شۆڕشکێڕانەی بەسەر پیشەسازیەوە بەسەر گەشەی مێژوویەوە بە گشتی جێشت شادیەکی بێوێنە و سەر تاپا جیاوازی هەست پێ کرد. وەکو نمونە مارکس لە نزیکەوە چاودێری پێشکەوتن و دۆزینەوەکانی لە بواری ئەلکتریکیدا کرد و لەم دوایانەدا بە تایبەتی کارەکانی مارسێل دەپرا. لەبەر ئەمەیە کە مارکس زیاتر لە هەر شتێکی دیکە یەک شۆڕشگەر بوو. ئەرکی واقعی مارکس لە زندگی خۆیدا ئەمە بوو کە لە هەر ڕێگایەکەوە پشتیوانی بە سەرنگونکردنی کۆمەلگای سرمایه‌داری و ئۆرگانە دەوڵەتیەکانی خوڵقێنەراوی بگەێنێت. هاوکاری بە ئازادی و ڕزگاری پەرۆلیتاریا بگەێنێت کە مارکس خۆی یەکەمین دامەزرێنەری وشیاری بوو بەسەر ڕەوش و پەیداویستەکانیدا و دروستکەری ئاگایی بوو بەسەر هەلومەرجی ڕزگاربوونیدا. خەبات و تێکۆشان عادەتی مارکس بوو بە ئاستێک لە شور و شەوق بەڕادەیەک لە سەرسەختی و بە ئەندازەیەک لە سەرکەوتویی خەباتی کرد. کەم کەس بەرەو ڕووی ئەوێستاوە. کارەکانی ئەو لە یەکەمین ڕۆژنامەی ڕاینی نوێ لە ساڵی 1842 ڕۆژنامەی بۆ پێشەوە پاریس لە 1844 ڕۆژنامەی ئەڵمانی بڕۆکسێل لە 1847 ڕۆژنامەی ڕاینینێ لە ساڵی 1848 تا 1849 سەرڕای بڵاو کراوە و نامیلکەی پڕکاری بێئەژمار کارکردن لە ڕێکخراوگەلی پاریس بڕۆکسل و لەندەن و دەرەنجام تاجی سەری هەموو ئەمانەش دروستکردنی ئەنجومەنی نێونەتەوەیی کرێکاران. ئەمایان خۆی بەڕاستی دەستکەوتێ بوو کە دامەزرێنەرەکەی بە حەق ئەتوانێت شانازی پێوە بکات تەنانەت ئەگەر هیچ کارێکی دیکەشی ئەنجام نەدابێت. وا دەرەنجام مارکس لەو ڕۆژەوە کە بەرەو ڕووی زۆرترین هێرش و پەلاماری نەفرەت لێکردن و تۆمەتبارکردن و لە کەدارکردن ئەبوویەوە. کەسی یەکەمی سەردەمی خۆی بوو. حکوومەتەکان هەم شمولی هەم کۆماری ئەویان لە کشوەرەکانیان دوورخستەوە. بورژواکان بە محافزەکار و بە ئولترا دموکراتیکەکانیشەوە لە پێناو بەتناوکردن و لە کەدارکردنی مارکسدا پێشبەرکەیان بوو. مارکس هەموو ئەو شتانەی وەک داوی جاڵجاڵۆکە لا ئەدا و هیچ گرنگی بۆ دانانان و تەنیا کاتێک وڵامی ئەدایەوە کە پێویستێکی لە ڕادەبەدری ناچاری بکردایە. مارکس مرد لە کاتێکدا کە ملیۆنها کرێکاری شۆڕژگێری هاوڕێبازی لە کانەکانی سیبریاوە تا کالیفۆرنیا لە هەموو بەشەکانی ئوروپا و ئەمریکاوە لە قوڵایی دڵیانەوە خۆشیانەویست. دڵسۆزانە ڕێزیان بۆ داعنا و لە بەدەستانیشی ئەسەفبار بوون و ئەگەرچی ڕەنگە نارانی مارکس گەلێک زۆریش بوێن، بەڵام من بە بۆیریەوە ئاڵنگاری دەکەم دوورە تەنانەت یەک دژمنی کەسیشی هەبوو بێت. لەم بەشەدا لەگەڵمان بن بۆ بینی کورتە ڤیدیۆیەک. کاتێک دەرەبگایەتی ژێرەوژوور کرا کۆمەڵگەی ئازادی سرمایه‌داری هاتەکایەوە. دەست بەجێ ئەوە دەرکەوت کە ئەم ئازادیە یانێ سیستەمێکی نوێی چەوسانەوە و وەبەرهێنانی زەحمەتکێشان. ئیتر یەکسەر ڕێبازی جۆرا و جۆری سۆسیالیستی وەک ڕنگدانەوەی ئەو گوشارە و دەربڕینی ناڕەزایەتی دەستیان بە سەرهەڵدان کرد و سەریان هەڵدا. سۆسیالیزمی سەرەتایی سۆسیالیزمێکی خەیاڵی یان یوتۆپی بوو. ئەم سۆسیالیزمە ڕەخنەی لە کۆمەلگای سرمایه‌داریە کرد، سەرزەنشتیە کرد، نەفرەتی لێە کرد، خەوی بە فەوتانیەوە ئەبینی،
خەیاڵی بە نیزامێکی باشترەوە ئەکرد و هەوڵی ئەدا بڕوا بە دەوڵەمەندان بهێنێکە چەوسانەوە ئەخلاقی نییە. بەڵام سوسیالیزمی خەیاڵی نەیەتوانی ئاماژە بە ڕێگەچاری واقعی بکات. ئەم سوسیالیزمە نەیتوانی نەماهیەتی کۆلایەتی کرێگرتە لە سایەی سەرمایەداریدا شی بکاتەوە، نەیاساکانی تەکاملی سەرمایەداری بدۆزێتەوە و نە ئەو هێزە کۆمەڵایەتی دەستنیشان بکات کە دەتوانێت کۆمەڵێکی نوێ بێنێتەکایەوە. بەڵام شۆڕشە گەردەلول ئاساکان لە گشت جێگایەکی ئوروپا و بەتایبەتی لە فەڕەنسا کە هاوشانی ڕووخانی فئۆدالیزم بوون بە بەردەوامی و بە ڕۆشنیەکی زۆرەوە ئەوەیان ئاشکرا کردکە خەباتی چینایەتی بناغەی هەموو تەکامل و گەشە و هێزی بزوێنەری هەموو حرەکەتێکە. هیچ کام لە سەرکەوتنی مەسەلەی ئازادی سیاسیەکان بەسەر دەرەبگایەتیدا بەبێ شەڕیمان و نەمان بەدەست نەهاتووە. هیچ وڵاتێکی سەرمایەداری نەبووەکە کەم و زۆر لەسەر بنچینەیەکی ئازاد و دموکرات دامەزرا بێت بەبێ خەباتی مان و نەمانی نێوان چینە جیاجەکانی کۆمەڵی سەرمایەداری هات بێتەکایەوە. بلیمەتی مارکس لەوەدایە یەکەمین کەس بوو کە بتوانێت ئەو ئەنجامگیریە بەدەست بهێنێت کە دەیروکی جیهان لەسەری ئەڕوات و بە ژێوەیەکی ڕێک و پێک و تاکۆتایی جێبەجێ کرد. ئەو ئەنجامگیریەش بریتیە لە خەباتی چینایەتی. ئەگەر بێت و خەڵک فێری ئەوە نەبن کە چۆن لە پشت دەستەواژە و ڕاگەیاندن و قەول و قەرارە ئەخلاقی ئاینی سیاسی و کۆمەڵایەتیەکانەوە بەرژەوەندی ئەم چینانە یان ئەو چینانە بخوێندنەوە، ئەوە هەمیشە لە مەیدانی سیاسەتدا قوربانیەکی ساویلکەی فریوی کەسانی تر و فریوی خۆیان بوونە و هەرواش دەبێننەوە. لایەنگرانی ڕێفۆرم و چاکسازی هەمیشە قوربانی فریوکاری داخۆکی کارانی نەزمی کۆن ئەبن تا ئەو دەمەی پێی بەوە نەبن کە هەر دامەزراوەیەکی کۆن با چەندە دڕندە و بۆگەنیش بێت، بەڵام بەهێزی چینێک لە چینە فەرمان ڕەواکان هەردەمێننەوە. بۆ ئەوەی بەرگری ئەم چینانە تێک بشکێنین تەنها یەک ڕێگە لە بەردەمدایە. پێویستە هەر لەو کۆمەڵەی کە بە دەوروبەرمانەوەیە ئەو هێزە بدۆزینەوە، بۆ تێکۆشان پەروەردەی بکەین و ڕێکخراوی بکەین کە ئەتوانێت هەروەها بەهۆی جێگا و شوێنی کۆمەڵایەتی خۆیەوە ئەبێت ببێتە ئەو هێزەی کە لە توانایدایە کۆن بماڵی و نوێ بخولقێنێ. ئەوە بە تەنها ماتریالیزمی مارکس بوو کە ڕێگای دەربازبوون لە کۆیلایەتی فکری بە پرۆلیتاریای نیشاندا کە تێکڕای چینە شەوساوەکان تا ئەو دەمە لەنێو ئەو کۆیلایەتیە فکریە سەرگەردان بوون. بە تەنها تەۆری ئابووری مارکس بوو کە دۆخی واقعی پرۆلیتاریای لە تێکڕای نظامی سەرمایەداری ڕۆشن کردەوە. ئاوردانەوەیەک لە بەرهەمەکانی مارکس دەری دەخات کە ئێمە دەتوانین لە سەدەی 21دا وەڵام بەو سەختی و دژواریە بەڕواڵەت ئالۆزانەی کە بەرهەمی نظامی سەرمایەداری بدەینەوە. جیهانی ئەمڕۆ لە چاو 132 ساڵ لەمەوبەر ئالوگۆڕێکی زۆری بەسەردا هاتووە. ئێمە ئێستا لە جیهانێکدا دەژین کە گەشە و پێشکەوتنەکانی سەنعەت و تەکنۆلۆژی بەو پەڕی خۆی گەیشتووە، بەمەرجێکە کامپیوترێکت لەبەردەستا بێت و دەستت بە هێڵێکی ئینترنێت ڕابگات، لە سوچێکی ژوورەکەتەوە دەتوانی زۆر بە خێرایی لەسەر تەواوی هەواڵ و ڕووداوەکانی جیهان زانیاری بەدەست بهێنی کە بە واتایەکی تر ئەم سەردەمە بە سەردەمی ئەنفۆرماتیک دەناسرێت. لە سەنعەتی بەرهەمێنانی چەک و چۆڵداکە پێشکەوتنەکان هیچ حەد و سنوورێک ناناسێت. دەوڵەتە سەرمایەداریەکان ساڵانە بە سەدان ملیار دلار لە پێناو چەکە متعارف و نامتعارفەکان واتە چەکە ئاسایی و نائاساییەکاندا سەرف دەکەن کە ئەگەر تەنیا یەک لە سەدی ئەو ڕێژەیان بۆ دانیشتوانی وڵاتێک تەرخان بکردایەت دەیانتوانی زۆرێک لە کێشە و گرفت و کەم و کۆڕیە کۆمەڵایەتیەکان چارەسەر بکەن. مەسەلەی ئەسڵی ئەوەیە کە سەرڕای تەواوی ئەو پێشکەوتنانەی کە ڕووی داوە بەڵام هیچ ئاڵوگۆڕێک لە ئەساسی مەسەلەکەدا پێک نەهاتووە. کۆمەڵگای سەرمایەداری کە دابەش بووە بەسەر دوو چینی دیژ بە یەکدا، تێیدا سەرمایەدار ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر و چینی کرێکار هەژارتر دەبێت. تا نیزامی سەرمایەداری لە گۆڕێداما بێت، ناڕەزایەتی، خەبات و خۆراگری لە دژی ئەو سیستەمە ئەمرێکی سروشتی دەبێت و
مارکس و تئۆریە مارکسیستیەکان هەروە چرای ڕووناکی بەخشی بزوتنەوەی چینی کرێکارن بۆ گۆڕینی ئەو جیهانە پێچەوانەیە و بۆ ڕزگاربوون لە چنگچەوسانەوەی سەرمایەداران و دامەزراندنی کۆمەلگایەکی نوێ. بەرز و بەڕێز بێت یاد و بیرەوەریەکانی مارکس. سیخۆرەکان چۆن باسی مارکسیان کردووە. ئەو کاتەی مارکس بەرەو لەندەن دوور دەخرێتەوە، سیخۆرەکان دەبێت راپۆرتی خۆیان بدەن لەسەر ژیانی ئەو پیاوە. ئەمەی خوارەوە نمونەی راپۆرتی یەکێک لەو سیخۆرانەیە. لە هەژارترین و هەرزانترین گەڕەکی لەندەندا دەشیت. ئاپارتمانەکەی دوو ژووری هەیە. هیچ شتێکی پاک، هیچ کەرەستەیەکی قابلی بەکارهێنان لە ماڵەکەی دانیە. هەموو شتێک شکا و دڕاوە. تەپ و تۆز لەسەر شتەکان نیشتووە. کتێب و گۆڤار و بڵاوکراوەکان لە هەموو شوێنێکدا پڕش و بڵاو بوونەتەوە و منداڵەکان لێرە و لەوێ و لەم شوێنەدا گەمە دەکەن. لێوی کوپەکان شکاوە، کەلوپەلی بەرگدووری هاوسەرەکەی لە گۆشەیەک، گەلێک کەوچکی پیس، بۆنی توندی تووتن چاوان ئازاردات. بەڕاستی دانیشتن خۆی ریسکە لەو شوێنەدا. کورسیەکەی سێ قاچی هەیە، ئەوەی دیکە شتێکە منداڵەکان یاری پێ دەکەن. تەنانەت کاتێک کورسیەک وەک میوان بۆ داددرێت دەترسی لەوەی پانتۆڵەکەت بدڕێنێت. بەڵام هەموو ئەمانە نابێتە ڕێگیر لە بەردەم ئەوەی هەردوو هاوسەر بە هاوڕیانەترین و گرمترین شێوە پێشوازیتان لێ بکەن و باشترین ئەو شتانەتان پێشکەش دەکەن کە هەیەە، وەک تەمباکۆ، پایپ و هیتر. دەچێتە نێو گفتوگویەکەوە ئەم هەژاریەی دەوروبەرت لە بیری دەکەیت و زۆر بە ئاسانی وەری دەگریت واتە تەحملی دەکەیت. Imagine no possessions,
but I'm not the only one. I hope someday you'll join us, and the world will live as one. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا بەرنمەیەکی تایبەت بوو بە بۆنەی ساڵهاتی مەرگی گەورەترین ژیری خاوەنبیر، زانا، فیلسوف، ئابووریناس، کۆمەڵناس، ڕۆژنامەنووس، شۆڕشگێڕ و بیرمەندی گەورەی مرۆڤایەتی کارل مارکس بوو. هیواداری کا بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستان لێوەرگرت بێت. هەر بژین بە شادی و کامەرانی. کاتێکی خۆش.